ئاپدەیتی چارتی زێر ترندی پێشتری چارتی زێر دابەزین بووە لە تایم یەک ساعت لە ئێستای مارکێت ئێمە لە ڕێنجین و ئەم شوێنانەی کە بۆ ئێمە گرنگە بۆ ئێستای مارکێت ئێمە شوێنی 4540 بۆ 4535 مان هەبوو ئەمڕۆ کە توانیمان ئەم لێگە دابەزین لە لێ بگرین و نزیکەی 310 بۆ 320 پیپ قازانج وەرگین لەم پۆزیشنە لە تەلێگرام سیگنالەکەم دانە لە تەلێگرام و ئێستاش خەریکی 4500 ئەم شوێنەی ساپۆرت کەواتە ئەگەر لەم شوێنە ریجێکت بکرێت دەتوانێت بەرز بیت بۆ 4525 تاکو 26 شوێنێکی رێزیستەنسی هەیە و هەروە لە 4540 شوێنێکی تری رێزیستەنسە و بە هەمان شێوەوەک لە ڤیددیوی ڕابردوو باسمان کرد 4550 شوێنێکی گرنگە 4572 شوێنێکی گرنگە لە هەر یەک لەمانە دەتوانێت ریژێک بیت و لێگەکی تری دابەزین بۆمان دیاری بکات چونکە ئەگەر بزانن کە ڕێککەوتنی ئێران و ئەمریکا بەرەو کێشەی زۆرتر دەڕوات کەواتە ئەگەری دابەزین پۆزیشنی شۆردگرتن لە مارکت معقولترە تا ئەو شوێنانەی کە ساپۆرتی ڕیسین یاخود ئۆردر بلاکی ڕیسین پێشتر ڤیددیۆمان هەبوو سەبارەت بە شوێنە گرنگەکان ئێستا ئەگەر لەم شوێنەی 4496 تاکو 4500 لەم شوێنەی ساپۆرت ریجێکت بکرێت دەتوانێت تا ئەم ئاستانە بەرز بیت بەڵام ئەگەر ئەم ئاستە بەرەفخۆرە بشکێنیت دێت باسی 4407 و هەروەها 4406 ئەم شوێنەی کە ئۆردر بلاکە و تا ئێستا تاچ نەکراوە کەواتە ئۆردرەکانی هەل نەگرتووە و دەکرێت لەم شوێنە لێ یەکی تری بەرزبوونمان هەبیت بەڵام لە درێژمەودا ئێمە کاتێکی زۆرێکە لەم باکسەی ڕێنجین لە 1 ساعت و 4 ساعت کەواتە ئەگەری شکستی ئەم باکسە ئەگەر دیتاەکان باشە بیت هەواڵەکانی ژئۆپۆلیتیک یان فاندامنتالی ئەم هەواڵانەی کە هەیە سەبارەت بە شەڕ و ئەمانەی کە تەسیری زۆر لەسەر چارتی زێرەکەن وەک شەری ئێران و ئەمریکا شەری رووسیا و ئوکراینیا و کێشەکانی ناوچەکە ئەمە زۆر بۆ ئێمە گرنگە چونکە بە هەواڵێک ئاراستەی بازار دەگۆڕێت و بۆ ئێستای مارکێت پۆزیشنی سێلگرتن معقولترە ئەم شوێنانەی کە باسم کرد شوێنەکانی گرنگن دەتوانن لەسەر چارتەکانتان دیاری بکەن بۆ زانیاری زیاتر دەتوانن سەردانی چەنەلی کورد کریپتۆ بکەن لە تەلێگرام کە لینکەکەی لە یوتیوبی کورد کریپتۆ لە بەشی مۆر دەتوانن لینکەکان بدۆزنەوە و جۆینی چەنەلی تەلێگرام بن